پشتی کولستەی مژدارێ کچێکە پارێزەرە ئاکنجیە باژێرە هەولێرێ کە لە شەوێ هاتە دیتن جلای پۆلیسên هەولێرê hata ragihandin ew kiça parêzer di nav taxê dirêm Sitî û di nav trombêla xwe de xwe kuştiye orat dikin hate bîte kuştin دوای مانەوەی 16 دقه ئەو ئافرەتە کە لەنا ئەو سیارە بۆ خۆشی تەنها نا ئەو سیارە بۆ شوفێری سیارەکە بووە ئاگر لە دەستەی خۆی بەردەداتن و هەر چوار جامی سیارەکە و دەرگەکان دادەخرێتن کە خۆی کە بیدایەت کە هاتووە بەرنامەشی بۆ داڕێشتووە پشکێک ji mirovên nazêrat dikin ku parêzer nazê xwe kuştibî û daxwazê ji polîsan dikin balgeh û egerê xwe kuştinê bidene wan û dibêjin me guman ji parça vîdyoya çavdêriya wî taxî heye û dibî destkarî têda hate bîtekirin ئەمە دژمنمان نییە ئەمە عائلەیەکی بە مشکلە نینە ئەمە زەری کەسمان نییە ئینتحارە سەبەبەکەمان دوێ هیچ شتێمان ناوێ ئەگە وەیە ئەگە ئینتحارە سەبەب ئەوەندەی دەرێن ئینتحارە سەبەبەکەی چییە باشکم جیهاتێک زەختی لێ کردیە باشکم تهدید کرایە جێکەویش حەساسە ئەو ئیتیصالاتی مباشر لەگە قونسولەی ئیتالیا وەکو هاو پیشە و هاوڕێ و هاوسەنگەرمان کە بەناسخان پارێزەر بەناسخان بەناس سلێمان حتمما ئەوە بە دەستی ئەنقەز فڕێنراوە مادەم فڕێنراوە ئەوە تاوانش تاوانێکە مادەیەکە سوتێنراوە مادەیەکی کاتە هاتکردنە مادە سوێنرەکاتە ئەوش مادەیەکی ترە کوشتنەکەش ئەوە هیچ ئەو مادەی 6ەکە کوژراوە یان کەواتە ئەو یەک شەخص کە پارێزەرە لە هەرێمی کوردستان لێرەدا یاسا دەخێتە ژێر پرسیارەوە لەسەر کوشتنا پارێزەر nas sendîka parêzerên Leqa Hewlêrê li ber deriyê dadgeha Hewlêrê xirvebûneka nerazîbûnê li darxist amaje bûyekê kir ku can ji dezdana wê parêzerê hemî parêzer dilgiran kirîne بەناوی لقی هەولێری سندیکای پارێزەرانی کوردستان و سندیکای پارێزەرانی کوردستان پرسە و سەرخۆشی خۆمان ئاراستەی خانەوادەی تاوان لێکرا و پارێزەر ناس سلێمان یعقوبی دەکەین و لێرەوە بە بەڕێستان و بە سەرجەم خەڵکی کوردستانی ڕادەگەینین کە ئێمەش هاوکار و یارمەتیدەری ڕێکارە لێکۆڵینەوەکانین چ لە دادگای لێکۆڵینەوەی هەولێر و سەرجەم پارێزەران خۆیان بە پارێزەری خانەوادەی بەڕێزیان دەزانن Nas Seleman Yaqubî ji dayîkbûya sala 1991 li bajêrê Hewlêrê û karê parêzeriyê kiriye li roja sey mijdara 2016 ku xêncî pişkek ji mirovên wê dibêjin piştî berzebûna kiça wan ji bo 2 rojan keleşê wê hate dîtin Eyas Abdullah NRT Hewlêr